سەرچاوێک لە وەزارەتی ناوخۆ لە بەغدا ڕێگەیاند دێواری دوێنێ بۆمبێکی چەنراو کە لە تەنیشت شەقەمێک لە ناوچەی عەمەریە لە خۆراوەی بەغدا دانرابوو تەقیەوە و لە ئەنجامدا 2 کەس کوژران و 9 تر بریندار بوون. لە لایەکی ترەوە هەرێواری دوێنێ بۆمبێکی چەنراو لە نزیک یاریگایەک و لە کاتی یاریکردنی 2 تیپی تۆپی پێمیلی لە ناوچەی جەعارەی سەر بە قەزای مەداین لە باشووری بەغدا تەقیەوە و بەهۆیەوە 2 کەس کوژران و 7 تر بریندار بوون. وەک دەربڕینی ناڕزایی سەبارەت بە پێشێلکارامنیەکان و تەشەنەکردنی گەندەڵی لە دام و دەستگاکانی دەوڵەتدا ئەمڕۆ دەیان هەوڵاتی و چالاکوان لە گۆڕەپانی تەحریر لە ناوەڕاستی شاری بەغدا خۆپیشاندانیان ئەنجامدا. سەرچاوێک لە شوێنی خۆپیشاندانەکە بە سۆمەرە نیوزی ڕاگەیاندووە کە خۆپیشاندانەکان بە شێوەیەکی ئاشتی ئەنجامدرا، بەڵام هێزەکانی یاسایش و پۆلیس بە بەهانەی نەبوونی مۆڵەتی فەرمی بۆ خۆپیشاندانەکە بڵاویان بە خۆپیشاندەران کرد و تیشی هێز ئەمنیەکان 5 کەسیان لە خۆپیشاندەرەکان دەستگیر کرد. سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی کردەوە ئەوەی لە هەردوو گرتوخانەیە بوغرێب و تاجی ڕوویاندا ژمارەیەک پیلان بوون و چەند لایەنێکی دەرەکی لە پشتەوە بووە. پێداگریشی کرد کە دروستبوون و تێوەگلانی ئەو لایەنانە لە ململانەکان هێندەی تر قەیرانەکانی ناوچەکەی زیاتر کردووە. داوەشی لە وڵاتانی عەرەب کرد لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هاوکاری یەکتر بکەن. لە لێدوانێکیدا کە لەسەر پێگەی خۆی لەسەر تۆڕی ئینتەرنێت نووری مالیکی بڵاوی کردەوە داوای لە گەلی عێراق کرد پشتگیری لە هێزەکانی یاسایش بکەن و زانیاری وردیش لەباری جوڵە و چالاکیەکانی هێزە چەکدار و تیرۆریستەکان بە لایەنە پەیوەندیدارەکان بدەن. بە مەبەستی کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکانی شاری قاهیرە کە زیاتر لە مانگێکە لەلایەن لایەنگرانی محەممەد مورسیەوە بەردەوامە، ئەمڕۆ هێزێکی گەورەی پۆلیس گەماروی گۆڕەپانی ڕابعە عەدەویەیدا و داوەشی لە خۆپیشاندەران کرد هێمنانە و بەبێ کێشە ناوچەکە چۆڵ بکەن. هێزەکانی پۆلیس داوەشیان لە خۆپیشاندەران کرد بەرژەوەندی نیشتیمانی و چەسپاندنی یاسایش لە بەرچاو بگرن، بەڵێ نیشی پێدان پارێزگاری لە سەلامەتی ژیانی ئەوانە بکەن کە لە گۆڕەپانەکە دەڕۆن. یەکێتی گشتی سندیکای کرێکارانی تونس ئەمڕۆ ماوەی هەفتەیەک مۆڵەتی دایا حکوومەتی ئەو وڵاتە تا کەساتی بە توانای نوێ بخاتە پێکاتەکەیەوە بە پێچەوانەشەوە ناچار دەبێت ڕێگەچارەی تر دەگرێتە بەر. یەکێتیەکە کە 600,000 کرێکار لەخۆ دەگرێت لە هەوڵیەوەدا کاری نێوەندکاری لە نێوان حیزبی نەهزەی دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنی ئالمانی بگێڕێت کە دەیەوێت حکوومەت هەڵبۆشێنێتەوە و ئەنجومەنێکی دامەزراندنی کاتی پێک بهێنرێت. بەشار ئەسەد سەرۆکی سووریا جەختی کردەوە کە دڵنیە لەو شەڕی ئێستا لە وڵاتەکەی بەڕێوە دەچێت بەسەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا سەر دەکەون. لە لێدوانێکی بۆ ئاژانسی هەواڵی عەربی سووریا بەشار ئەسەد ڕایگەیاندووە ئەگەر بڕوایان بەسەرکەوتن نەبووە بەرامبەر ئۆپۆزیسیۆن ئەوانەیان دەتوانی ئەو ماوەیە بەرامبەر ئۆپۆزیسیۆن بوەستن و بەردەوام بن دوای زیاتر لە 2 ساڵ بەرامبەر شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن. حکوومەتی سووریا ڕایگەیاند ڕەزامەندی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ توندکردنەوەی سزاکانی سەرکۆمەری ئیسلامی ئێران یارمەتی چارەسەرکردنی قەیرانی ئەتۆمی ئێران نادات. گینادی گاتیلۆڤ جێگری وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند ئەو سزانەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەسەر ئێراندا سەپاندوێتی بەسن وتیشی پرۆژە بڕیارەکەی ئەمریکا کە هێشتا چەند هەنگاوێکی ماوە ببێتە یاسا دەرەنجامی نێگەتیڤی دەبێت لەسەر پرۆسەکە. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند محەممەد مورسی سەرۆکۆماری دوورخراوەی میسر و دەستگیرکراوی سیاسیە و داوای ئازادکردنی کرد، بەڵام وەزارەتی دەرەوەی میسر بڕیاری دەستگیرکردنی مورسی با مەسەلەیەکی سەروەری دەزانێت. گیدۆ فیستەرڤیلا وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی هەوبەشدا لەگەڵ نەبیل فەهمی وەزیری دەرەوەی میسردا ڕایگەیاند ئەڵمانیا ناوێت دەست وەرداتە کاروباری ناوخۆی میسرەوە، بەڵام لە هەمان کاتدا داوای ئازادکردنی محەممەد مورسی دەکات پشتبەست بە بنەما ئەوروپیەکان و وەستانەوەی دژی دەستگیرکردنە سیاسیەکان. کورتێک لە هەواڵەکان پێشکەشکرا هەرشاد بن.